سڵاو دەروون و دیاردەی ئەم جارەمان لەسەر دیاردەیەکە کە بەڕاستی بۆتە دیاردەیەکی زەق لە کوردستانە و ئەوەی کە پاڵیشی نابۆی کە ئەم دیاردەیە پێشخەین و بەرنامەی لەسەرکەین دوایین ڕووداو بوو کە هەردوو ڕۆژنامەنووس ئامانج و لانەخان گیانیانتیا سپارت. هەڵبەتە باسەکەی ئێمە لەسەر ئەو ڕووداوە نییە، باسەکەی ئێمە لەسەر ئەو دیاردەیە کە کۆمەڵگەی کوردی بەرەو ئەقارێک چووە ئیتر لە هەموو ئاستەکان سەیرەکەی هەر کەسە و لە شوێنی خۆیەوە هەر مۆبایلێکی پێبێت تەحلیل و تەفسیر بۆ ئەو ڕووداوانە ئاکات کە ڕوایە لە کوردستانە. پرسیارەکەی ئێمە لەم بەرنامەیە ئەوەیە: ئایا لاوازی ڕابردوو ئێستای هێزە ئەمنیەکان وای کردووە، پۆلیس وای کردووە کە خەڵک متمانەی تەواوی بە لێکۆڵینەوەکانیان نەبێ، یان ئیتر ئەمە خویەکە و گرتومانە ئیلا ئەبێ ئەو ڕووداوانی کە ڕوئێن ئەو چیرۆکانیان بۆ داڕێژین کە خۆمان بڕوامان پێیەتی. لەم نێوانە لە هەموو ئاستەکانە لە کوردستانە لە کەسێکی ئاساییەوە هەتا بەرپرسێکی باڵای ئەم وڵاتە تاقوتەراتیانایە کە بڕیاری پێشوەختە لەسەر ڕووداوەکانیان وەک باسیشمان کرد لە دوایین ڕووداوە ئەو شتانەمان بینی کە هەر یەکە و لە ئاستی خۆیەوە بەپی چیرۆکی خۆی و بەپی فکری سیاسی و فکری کۆمەڵایەتی خۆی تەفسیر بۆ ڕووداوەکەکە. منەمەوێت لەم بەرنامەیە بەڕاستی بگەینە ئەنجامێک بە ئامادەبوونی ئەم بەڕێزانە بگەینە ئەنجامێک کە شەرعێت بین بە چی؟ ئایا ڕەوایە هەچ کەسێک گەڵەسێت لە پشتی مۆبایلەوە چیرۆکێکدا ڕێژێ و بەدڵی خۆی ئەیکا بەبەرجێ و ڕووداوانی کە ڕواین. من لێرەوە هەمیشە ئەوە ئاڵێم لە ڕووداوێکا ڕەنگە قوربانیەک دوو قوربانی سێ قوربانی هەبێت، بەڵام لە کوردستانە ڕووداوەکان سەدان قوربانی چواردەوری ئەم قوربانیانی لەیەکێتەوە. من هەمیشە ئاڵێم خۆت بێنە شوێنی کەسێک لەو قوربانیانە، خۆت بێنە شوێنی برایەکی و قوربانیش، خۆت بێنە شوێنی خوشکێکی و قوربانیە، سەرباری ئەو جەرگ سووتان و ئازاری لە دەستدانی کەسە دانێکی تر جەرجانە سووتێ بە قسە و قسەڵۆکی خەڵک. بە خۆشحاڵیەوە بە میواناری هاوڕێ تۆفیق مامناس کاگاوڕێ بەخێر بی ئازیەتی کێشە بە خۆشحاڵیەوە دووەم بەرنامەیە بەشدارەبی لەگەڵما هیوادارم بە ئامادەبوونێ بەرنامەکە بە پێسترکی ئەرکی کێشە. هادی عەبدوڕەحمان قادر داواکاری گشتی جەنابیش زۆر بەخێر بی. پێم خۆشە لەو ئاستە باڵایی یاساییە بەڕێزی چووک و جەنابەت ئامادەیە لە بەرنامەکەما هیوادارم بگەینە ئەنجامێکی چارەسەر نەک تەنها بابەتەکە بۆ ڕوژێنین. و هەروەها دکتۆر کاروان عەلی مامۆسای زانکۆ لە هەمان کاتا پسپۆری میدیایش جەنابیشە بەخێربی. من ئەمێ بە یەکسەر لەگەڵ جەنابتا قسە بکەم، ینی با لە میدیاوە دەست پێ بکەیت، چکە میدیا ئەتوانم بڵێم هەنگاوی یەکەمی شڵەقانی ئەو ڕووداوانەیە بۆ ئەقارانی کە خۆیان ئەیانێ لە بەرەوەی تر میدیا بە هەموو بەشەکانی و بە میدیای بینرا و نووسرا و حتا سۆشیال میدیاش ئەوەی میدیا مامەڵە لەگەڵ ڕووداوەکاناکە لە کوردستانەوە بە تایبەت دوایین ڕووداو کە لە بەرچای هەمومانە مامەڵەیەکی تەندروستە. من دەستخۆشی لێ دەکەم بۆ ئەم تەوەرە گرنگە بەڕاستی ئەمە وەکو جەنابەت ئاماژە پێدا ئەم دیاردەیە زۆر خراپ تەشەنی سندووەکە لە کوردستان لە کۆمەڵگەی ئێمە کە کۆمەڵگەیەکی خۆرهەڵاتیە پێوەرەکانی ئەوەی کە ئەم جۆرە فەوزانە تێدا زوو سەرهەڵدا پێوەری زۆرە. ئەوەی ئێمە دەبینی لە کوردستان ئەوەیە کە میدیا بەشێکی نەک هەمووی بەو جۆرە و بەو ئاراستەیە کە ئیش دەکا کە ئاراستی سیاسی و کە ویستی ئەو سەرپەرشتیارانی ئەوێ یاخود ئەو ئاراستی کە لە پشتێتی ئەوە ڕەنگەیەتەوە لە هەموو ئەوە لە هەندێک لە کەناڵەکان بەداخەوە ڕوونەداتەوە. هەندێک کەناڵی بەرپرسیشمان هەیە کە بەڕاستی من پێبینیم کردووە هەندێک لە کەناڵەکان سەبر و تەحمولیان زیاترە، شتەکان هەڵدەسەنجێنن پەلە ناکەن لە بڵاوکردنەوەی بابەت. ئێمە هەموو شتێک لە مەسەلەی کوردێواری هەیە دەڵێ پەلەکردن هەندێک جار ڕەنگە ملی ساحێبەکەی بشتێنەوەی کە پەلە دەکات. ئەمە ڕێک وایە، ئێمە سۆشیال میدیا نییە، ئێستا ڕەنگە دوای بێنە سەر سۆشیال میدیا، بەڵام کەناڵی میدیایی سنجین ئەوەی لە ئینگلیزی پێ دەوتێت مینستریم میدیا چەناڵز یاخود ئاوتلێتس وەکو تەلەڤیزیۆنەکانە وەکو ڕادیۆکانە وەکو سایتەکانی ئەوانەی کە دامەزراون ئەوانە بەرپرسیارەتی زۆر گەوریان لەسەر شانە جیاواز لەوەی کە تۆ شوانێک یاخود کرێکارێک کاسبکارێک یاخود هاوڵاتێکی ئاسایی سەرشەقام دێ هەواڵی بڵاو دەکاتەوە یاخود شتێکی لە دڵە ناکی خۆیەتی بڵاوی دەکاتەوە ئەم بلۆگانە بلۆژی خەڵکە. بەڵام تۆ لەگەڵ کەناڵی خاوەن سەنگ و دامەزراوە
بابەتی شترە باشی ئەم دیاردەیە بە کورتی جوابم بەرەوە بۆی کە مەبەستمە لەگەڵ کاگاورش قسە بکەم ینی بۆچی ئەم دیاردەیە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەتوانم بڵێم لە زیابوونە ئەم جۆرە ینی هەندێک خەڵک ناویان ناوە بەرەڵایی میدیایی ینی ئەم بەرەڵاییە بۆ لە تەشەنەکردنە وەک لەوەی کە ڕوودا بۆ ڕوودا و دەرز لە ڕووداوی ڕابردوو وەرگیرێ و کپ کرێتەوە بچووکرێتەوە بۆچی هۆکار زۆرن یەش لە هۆکارەکان ناوشاری خەڵکە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکە هەموو جارە قسەی دەکەین ئێمە کە لە قۆناغی گواستنەوەیە لە حاڵەتێکی پێش و کە حاڵەتی سەردەمی دیکتاتۆری و تۆتالیتاریایە بەرە و دیموکراسی و دیموکراسی کە تا ئێستا بە پێ نەگەیشتوین و ڕەنگە چەندی ساڵی ترێ بوێ پێی بگەین بەهۆی ئەو بارودۆخێکە هەیە بڵێ چی مەسەلا کۆمەڵێک کەناڵی ڕاگەیاندن ئەو شتا تەفسیرەکات کە خۆی قەناعەتی پێ ئەمە یەکێکیانە یەکیشتی ئەوەیە هۆکاری ئەوەی کە یاسا وەکو پێویست جێبەجێ ناکرێت یاکە یاسا کە بۆکو پێویست جێبەجێ نەکرێت ئاوا لە کەیسێکی ئاوا مەسەلەن ئەکرێ من بۆکو ڕۆژنامەنووسێک من ئەم شتە ینی ئەم لێکۆڵینەوەیەکی خۆم بڵێم ینی ئەکرێ لە کەیسێکی ئاوا بۆ نمونە دوای ئەوەی کە کەیسەکە لێکۆڵینەوەی بۆکرێ هەڵبەتە دوایین کەیس بۆیە ڕەنگە زۆر باسیکەین دەبروی کە دوایین ڕووداوە و ئیتر هەمومان نزیکترین ڕووداوە دێمانەوە یعنی ئەکرێ لەم کەیسانە بۆ نمونە کاتێک کە پۆلیس کاتێک کە ئاسایش و هێزە ئەمنیەکان دواشیکردنەوەی خۆیان پێشکەشەکەن تانە دەبشیکردنەوەی ئەیرێ ئەکرێ هێزەکانی پۆلیس بۆ نمونە داوای یاسایی لەسەر ئەو کەناڵ و لەسەر ئەو کەس و لەسەر ئەو شوێنانە تۆمار بکە من وەکو پسپۆرێکی میدیایی ئەوەی دەبینم کە بڵێ بۆیان هەیە چونکە ئەوان دەست بەردەدەن کاروباری پۆلیس ئەوە دەوتێتە سەر خۆیان بۆچی نایکەن ڕەنگە کۆمەڵک کێشەی پەیوەنددار بەوان هەبێت ڕەنگە کەناڵێک دوو کەناڵەکان ئەوەندە زۆر بن ڕەنگە کە تۆ بچی داوا لەسەریان تۆمار بکەیت فەوزایە دروست بکات دەستخۆش کاگاوڕێ ببوورە داواکاری گشتێمەوە نیە تۆزێ قسە کۆکەی نۆ اینجا بێمە لای تۆ چکە تۆ ئیتر ئەبێ بەرەو ڕێگەیەکی ترمان بەری کاگاوڕێ وەکو ماغناسێک یعنی من ئەمێ ڕاشکاوانە پێت بڵێم یعنی بۆچی هەمیشە لە هەر بڕیارێکی لایەنە ئەمنیەکان لە کوردستانە کاتێک بڕیار کاتێک ئەنجامێکی لێکۆڵینەوە پێشکەشەکەن بەڕایگشتی بۆچی ئەگەر با بڵین لە سا نسبەیەکی کەمیش بێ با بڵین کە نسبەیەکی زۆرترە لەوەی کە ئێمە تەسەوریەکەین خەڵک بڕوایان پێ ناکە بۆ یارم بابەتە بابەتێکی لە ڕادە بە دەر هەستیارە باش ئەم بابەتی تۆ سێ ڕەگەزی سەرەشی لە خۆگرێ باش یەکیشیان خەڵکە ڕایگشتیە دومیان بریتە لە ڕووداوێک کە ڕووی داوە سێمیشان بریتە لە باقی دام و دەستگاکانی دەوڵات کە خۆی لە هێزەکانی ناوخۆ بینێ لە دەستگای هەمەجۆری هەواڵگریە بینێ لە هەمان کاتە لە کوردستان و لە هەموو وڵاتانی دنیا ئەو ڕووداوە تاوانکاریانەی کە ڕوئەیەن پۆلێن کراون تاوانی ئاسایی لە چوارچێوەی پسپۆڕی هێزەکانی ناوخۆ و پۆلیس و وەزارەتی ناوخۆیە ئەوانەی پەیوەندیدارن بە ئاسایشی نیشتمانی وەکو هاڕەشەی ترۆر کردەوەی ترۆریستی یا هەر کردەوە و تاوانکاریشی تر کە بچێتە چوارچێوەی زیانگەیاندن بە ئاسایشی نەتەوەی کاری دەستگاکانی ئاسایش و دەستگا هاوڵگریەکانە هۆکاری ئەمە زۆرە هۆکاری یەکەم پەیوەندی هەیە بەوەی کە هەرێمی کوردستان هێشتا کە دەوڵەتێکی سربەخۆ نییە ئێمە کیانێشین تەمەنیشی 25 ساڵەی هەیە ئەزمموی کورد بۆ دەوڵەتداری و ئەزمموی کورد لەگەڵ دام و دەستگای ئەمنی و هاوڵگری هێشتا کە تەواو نەخەمڵیوە خاڵی دووەمی خەڵک زۆر هەمیشا کاتیانی ئەم قسێش من دووبارەیەکەم وەکو نمایندەی و خەڵکەیانی 27 ساڵ 29 ساڵ لە حکومڕانی و لە بەڕێوەبردننی وڵات و چوزانم ئەگەر دەوڵەتیش نەبین هی ئەوەیە هەتا ئێستا شەد ئاوا سەیری قەرارەکانی لایانی ئەمنی بکرێت بێگومان ئەم بابەتە زۆرێک لە زیادە ڕۆیی پێوەیە ئێمە قسەکەمان لەسەرەوە نییە کە خەڵک مافی نییە گومان بکە چکە ئەم بابەتە ئاچێتە خانی ئەتوانین بە زۆرێکی تریش قسەی لەسەر بکەین دام و دەستگای ئەمنی لە کوردستانە ئەگەر ئێستا بچی ڕاپرسیەکی ڕاست و دروست و پیشەی و بێلایانی بکەیت دوو ڕاستیت بۆ یەک لایە بێتەوە یەکەم دام و دەستگای ئەمنی لە کوردستان شانازیەشی گەورەی بەرەکەوێت کە توانیوێتی لە کردەوەی تۆرۆریستی دەرەکی هەرێمی کوردستان بەڕاستی بپارێزێ یعنی ئەوەی ئۆپۆزیسیۆنی سیاسیشە ئەوەی ئۆپۆزیسیۆنە بەسەر دام و دەستگای ئەمنیەکانەوە ئەوەی کە گومانیشی لە دام و دەستگای ئەمنی هەیە ئەگەر بچی لی بپرسی لە ناو ناخی خۆیان لە ناو وجدانی خۆیان دان بەو ڕاستیانێ کە دام و دەستگای ئەمنی هەرێمی کوردستان توانیوێتی هەرێمی کوردستان لە شاڵاوی ترۆر بپارێزێ هەرێمی کوردستان چواردەوری بە تیرۆر ژیراوە دایانە هەوڵی ترۆریستی دراوە پێم خۆشە وجودی جەناب وەکو مافناسێک ینی بە جۆرێک لە جۆرەکان بڕەخنەتە بوو لەوە بەڵام من پێم خۆشە کە چۆنەڵی ئەو دیوەشیە بینیت کە بەسەکەی منەوەی حقیقەتێکە لای هەمومان بەڵام ئەی بۆچی مەسەلەن
هێزی ئەمنی ئەو هەموو سیقەی هەیە ئەمان پارێزێ لە تیرۆری نێودەوڵەتی ئەمان پارێزێ لە دراوسەکان و خۆشتان نەزانم ئەگەر لەسەر نەخشەیەک سەیری ئەم شوێنی ئێمە بکەین کە ئێستا بەرنامەمان تیا کردو سەیری چواردەورمان بکەین بەڕاستی ڕوونەکە لەکوێ ئێمە ئەژین و خۆشبەختانە ئاسایشیش هەیە ئەتوانم بڵێم لە پێویست ینی بە پێویست ئاسایشیش هەیە بەڵام قسەکە ئەوەیە ئەم هەموو ماندووبوونەی ئەمان بۆچی ناکاتە ئەوەی کە بەتایبەت پۆلیس مەسەلەن کاتێک کە لێکۆڵینەوەی هەڵبەتە ئەم دیاردەیە ئەم دوایین ڕوودا و بنمونە وەرەگرین بەڵام لە ڕووداوەکانی ڕابردووشە هەر ڕووداوێک ڕوو ئەدات پۆلیس ڕوونکردنەوەی لەسەر ئەیە و لێکۆڵینەوەکان ئاشکراکە و ئەنجامەکە ئاشکراکات جێی متمانەی 100% خەڵک نییە ئەم بابەتە بابەتێکی ڕێژەیە ئاگادار بە لە ماوەی ڕابردووە چەندین تاوانی سیر و سەمەرە لە هەولێر ڕوویاوە لە سلێمانی ڕوویاوە سەرەتا ڕایگشتی زۆر دڵگران بووە ڕایگشتی زۆر تووڕە و بێزار بووە بەڵام دواتر دوای ماوەیەکی زۆر کەم تاوانبارەکان دۆزراونەتەوە ڕووداوی پزیشکەکەی سلێمانی ڕووداوەکەی هەولێر کە کەسێک بە شێوەیەکی زۆر دڕەقانە خێزانێکی لەناو بردووە بە مناڵەکانیەوە بە هاوسەرەکەیەوە کە ڕووداوەکە زۆر دڕندانەترە وەک لەوەی لێرە ڕوویاوە ئەم بابەتە بابەتێکی ڕێژەیە کێشە گەورەکە لە دوو شوێنەوە سەرچاواگرێت یەکەم هەموو کەسێک مۆبایلێکی پێەیە و لە کوردستانە قانونێک نییە بۆ ڕێخستنی سۆشیال میدیا لەبەرەوە ئەم بابەتە ڕای کوردستان ڕای گشتی لەژێر کاریگەری ئەو دیاردەیە کە پێڵێن جیهانگیری لە جیهانگیریە هەموو کەسێک بۆ خۆی بۆ بە حاکم بۆ خۆی بۆ بە دادوەر نەکرد لە کەیسی ئەمەیە کاکە دەرون ئێمە ئێستا لە کوردستانە دیاردەیەک پێیا بۆ ناوی پاڵەوانەکانی سۆشیال میدیایە ئەو پاڵەوانانە ڕۆژانە بە بەردەوامی لەسەر هەموو ڕووداوێک لایڤیان هەیە لەسەر ئاوهەوا لەسەر ئابووری لەسەر تیرۆر لەسەر ئاسایش لەسەر پۆلیس لەسەر بازرگانی و هیچ سانسۆرێکیش نییە من بۆ خۆم کەسێکم باوەڕم بە ئازادی ڕادربڕینە زۆر جوان بەڵام ئەمەی لە کوردستانە هەیە گێژاوێک پێیا بووە کە هەموو کەسێ ئەتوانێت قسە بکە وە قسەکردن نرخی قانونی نییە و ئێمە من بۆ یەکەم جار ئەم ڕاستیە دان پیانێم چکە لە کاتی خۆیان کەشوهەوایەکە بوو لە کوردستان ئەم قسانە ئەگەر بوو کردایان کردی بە دیکتاتۆر و ئایان کردی بە موعەمەر قەزافی هەڵەیەکێ لە قانونی ڕۆژنامەوانیە هەڵەیەکێ لە قانونی هۆکارەکانی گواستنەوەیە لەو قانونانە سزایەکی وایتیانە کاتێک کە من بە ئارەزوی خۆم شت بڵێم دیارە من لەگەڵ دیسپلین و داپلۆسین و حکوومەتی پۆلیسی نیم من باوەڕم بە مافی مرۆڤە باوەڕم بە دیموکراسیە دیموکراسیەت و ڕادربڕین بەرپرسیارەتی ئەخلاقی و قانونیە لێرە هیچ سزایانە لەبەرەوە بە کیفی خۆمان قسەکەین تۆمەتە بەخشینەوە خاڵێکی ترکە پێم خۆشە بیڵێم ئەمە ئەم پەیامە بۆ دەستگای ئەمنیەکانی خۆمان وڵاتەکەی خۆمان باش پەنتاگۆنی ئەمریکا لە مانگی ڕابردووە کردەوەیشی ترۆریستی لە کابڵ ڕوویە پەلاماری ناوچەیەشاندا چەند مارەنزێکی ئەمریکی کوژران پەنتاگۆن بەیاننامەی دەرکرد ئەڵێ ئەوەنە سەربازمان لە کردەوەیکی ترۆریستی تاالبانە بوونەتە قوربانی لە جەنجی کەنداوە ڕۆژانە پەنتاگۆن هەواڵی بڵاوە کردووە ئەوە نەمان لێ کوژرا بۆ ئێمە لێرەوە پێشنیارەکەم ئەگەر ڕووداوێکیش ڕوویە لە دەرەوەی دەسەڵاتی دام و دەستگای ئەمنیەکانی ئێمە بوو ئازاەتی و بوێریە دەستگای ئەمنی ئێمە بڵێ باڵێ ئەم ڕووداوە ڕوویاوە ئەمە کەم و کورتیەکە بە سەرمانە تێپەڕیوە بۆ دروستکردنی متمانە خۆ سوپای ئەمریکا توانێ باسی ئەوە نەکا کەسیش پێی نازانێت بەڵام سوپای ئەمریکا ئەم ڕاگەیانانە بۆ بڵاوکاتەوە بۆیەتی گەلی ئەمریکا متمانە بە سوپا بکە من لێرەوە پەیامەکەمەوەیە دەستگا هەواڵگریەکانی کوردستان وتەبێژیشی فەرمی بۆ خۆیان دابنێن ئەموتە بێژە فەرمیە لە کاتی ڕووداوی لەم جۆرەیە قسەی هەبێ لەگەڵ خەڵک لەگەڵ دام و دەستگاکانە کۆنتاکتی هەبێ و ئەمە وا بکە کە خەڵک ئیتر بە ئاسانی بگا بۆ دەستگایانە و ئەم کرانەوەی دەستگا ئەمنیەکان لە بەرژەوەندی دەستگا ئەمنیەکان خۆیانە واتە دەستگای هەواڵگری بەهێزی دەستگای هەواڵگری خەڵکەکەیەتی پشتیوانی خەڵکەکەیەتی تا ئێستا خەڵکی کوردستان پشتیوانی دەستگا هەواڵگریەکان بۆ ئاگادار بە دایان هەوڵی تیرۆریستی خەڵک خۆی بۆ بە دەستگا هەواڵگری خۆی هەواڵی داوە خۆی هاوکار بووە بۆیە ناکرێت کەیسێکی ئالەم جۆرە ئێمە قسەی کۆتاییم لەم ڕگایەکەم ئەبێ خەڵک تۆ زێدان بەخۆیان بگرێت لە هیچ شوێنیشی دنیا نەبووە تاوانی ڕووبا و دوای 2 سعات هەموو سیناروی تاوانەکە بڵاو بێتەوە یعنی بەداخەوە لەژێر فشاری ڕاگەشتیان ناچاری دام و دەستگاکانیان کرد بە پەلە ڕوونکردنەوەش لەسەرم کەیسەبن لە هەموو دنیاە تاوان ینی لە ئەڵمانیا لە میوشن کە وڵاتێکی زۆر پێشکەوتووە ساڵی ڕابردوو هێرش کرایە سەر بازاڕێک مۆڵێک لە میوشن کەسێکی ترۆریستی کەسەکە دەربازی بوو 15 ڕۆژی پێش و حکوومەتی ئەڵمانی هەتا لە چەند وڵاتیشی تر کەسەکان دۆزیەوە بە هەموو دام و دەستگا هەواڵگریەکانی یەکێتی ئەوروپا بە هاوکاری ئەمریکا بە هەموو ئەو تەکنۆلۆژیای هەیەە پیچ و بەڵام خۆ خەڵکی میوشن و خەڵکی ئەڵمانیا نەهاتن بڵێن
ئەبێ دەستگا ئەمنیەکان بڕۆنە ماڵەوە لە بەروی 15 ڕۆژی پێچووە دەستەکان. من ئەڵێم تکایە ئەبێ خەڵک لەم ڕووداوانەیە تۆزێک دان بخوایە بگرێت. دەستخۆش پێم وا بێ کاگاوڕێ کاکڵی بەرنمەکەی بیانی چۆنەڵی ئابم پێشەچەی بە بینەرانی شت و بە ئێوە ژوت ئەوەی کە من تێگەیشتم لەم کاکڵەیە ئەوەیە کە بۆشم نووسراوە ینی بە تایبەت ئێوەکو داواکاری گشتی وەکو یاسا وەکو شوێنە باڵاکانی یاسا لە کوردستانە جۆرێک لە خەمساردیتان هەیە لەم فەوزایی کە دروست بووە یعنی ئێوە وەکو داواکاری گشتی ڕەنگە بتوانن کاگاوڕێ باسی پاڵەوانی سۆشال میدیای کرد ڕاستە ئێستا کۆمەڵێ پاڵەوان لە سۆشال میدیای تر ئەگەر شێرە بەفرینەش بن بەڵامی تر بە جۆرێک لە جۆرەکان گویان لێگیرێ بە جۆرێک لە جۆرەکان خەڵک گویان لێگیرێ ینی ئەم پاڵەوانانە بوونەتە هۆکاری کێشەی کۆمەڵایەتی کێشەی سیاسی هەندێکیان کەیسە کۆمەڵایەتیەکان ئەو ڕوژێن و بەشان و ملی یەکێکایە نەخوارە و هەندێکیان کەیسی سیاسیە لەسەر گۆرانی وتن و کلیپ قساکەن ئەو حەقە بخۆیان لەسەر گۆرانی لەسەر کلیپ لەسەر بزنسمان لەسەر تۆ قساکە لەسەر هەموو کەس قساکە ڕاستە ئەمە مانای ئەوە دژی ئازادی ڕادەبرێنین تێگەین بۆ ئێوە ینی ئەم سستی لە ئێوە بینن بۆچی سەرەتا سوپاس سەرەتا پێم خۆشە هەر تاوانێک ینی هەندێک باسی دادگاش بکەین بە هەر تاوانێک کە دروست دەبێت ئیتر ئەبێ دادوەری لێکۆڵینەوە لەگەڵ دادوەری داواکاری گشتی بە هەمانگی دەست بە لێکۆڵینەوەکەن لە کەیسەکەدا وە دەستگا ئەمنیەکانیش لە ژێر چاودێری ئەو بەڕێزانەدا دەست دەکەن بەکاری لێکۆڵینەوە بۆیە هەر تاوانێک کە ئەنجام مەدرێ دادوەری لێکۆڵینەوە ئەگەر خۆی مباشرەتەن لەگەڵ داواکاری گشتی خۆی لەسەر شوێنی تاوانەکە نەبێ بۆ پشکنین و بۆ دەست پێکردن بە کۆکردنەوەی بەڵگا بمانە ئەوە کەسێکیان ئاگدار کردوەوە بچیە و فەرمانە پێ کردو کە دەست بەجێ کاری لێکۆڵینەوەی تیا بکە لەمەدا ئێمە هەموو ئەو قرارانی کە بڕیارانی کە دادوەری لێکۆڵینەوە دەری ئەکات ئەبێ کاتێ بۆ جێبەجێکردنی بەشێکیان و ئەم بەشەی کە ئەمێنێتەوە ئێمە بەداخەوە میدیا ئەم کەناڵەکانی ڕاگەاندن وای لێ هاتووە ئیتر کە حەدەسێک دروست ئەبێت لە جگایەک بێ ئەوەی جارێ لێکۆڵینەوەکە تەواو کرێ هەموو ئەو کەسانەی لەو دەرو پشتەیە بە ڕاست و چەپ قسەی لەسەرەکە لەسەر مۆزوعەکە بێ ئەوەی نەتیجەی لێکۆڵینەوەکە تەواو بێت لە کاتێکدا دادگا ئەو بڕیارانەی کە لە دادگا دەرات چیە قابلی تاعنا ئەکرێ هەڵە بێ بەشێک لەو قسانەی کە خەڵکەیکا و هەندێک وەکو باسم کردیانی لە ئاستی باڵای حکومی و حیزبیشە مەسەلەن ئێمە جۆمان لە خەڵکە بێ هەرە و خەڵ و پاڵەوانانە ناکە جەنابە باسێکین لە ئاستی باڵاش جۆمان لەو تەفسیر و تەحلیلا نابێت یعنی هۆکارەکەەوەنی وەکو کاگاوڕێوتی هیچی لێ ناکرێ کەسیش تا ئێستا نەگیراوە لەسەرەوەی کە لایڤێکی سۆشیال میدیای کردوەوە و تەشیری بە کەسێک کردو ینی ئێوە وەختی ئەوە نییە دەستکەن بەم شتە ئێوە لە بری خەڵک ینی ئەمانە بۆتە ئێستا کێشەی کۆمەڵایەتی بەڕاستی ینی کاریگەری لەسەر ینی کۆی کۆمەلگاکە هەیە ینی ئێوە بۆ بە بازرگانی من قسە بە ئێوە بڕم هەندێکشان بە ناڕاست خۆ داوای پارە لە بەڵێ ینی ئەمە تەفسیریشکە ڕەنگە کۆمەڵێکیش لەو پەیجان و لەو پاڵەوانانە بە تەحریکی هەندێک شوێن و هەندێک لایەن پارانی رابێت ئەم کەیسە بۆ شوێ برنکە ئەو شوێنە نەئیانێ ینی ئەمە کاریگەری لەسەر ینی ئەمنی قەومی هەیە بەڕاستی ئێوە بۆچی بێدەنگ لی ئێوە بۆچی دەسی پێ ناکەن ئێمە بێدەنگ نین وەکو داواکاری گشتی هەمیشە لە هەر کەیسێک و لە هەر دیاردەیەک و داواکاری گشتی بە تایبەتتر پێما ئێوەمانان سەراحەتیەوەتان هەیە ینی بە بێوەی داوایەک تەحریک کات بەبینینی خۆتان بە بێوچوونی خۆتان ڕاستە و خۆ ئێمە چەندان کەیسمان هەیە ڕۆژانەکە سکاڵا جوڵێنێ لەسەر کەسانێک یان لەسەر هەر دیادەیەکە هەیە بەبێ ئەوەی کەسەکە خۆی ئاگادار بێ ئێمە هەواڵی باشە هەتا ئێستا بەپی زانیاری جەنابەت لەسەر دوایین با بڵێن ڕوودا و کەڕوویە پۆلیسی سلەیمانی یا لایانی پەیوەندیداری سلەیمانی ئەو ینی داوایان پێشکەش کردووە داوایان تۆمار کردووە لەسەر زانیاری منە لەسەرەوە بوورە باشە هەڵبەتە من ئەمە هەناسەیەک وەرگرین بینەری کۆمەڵێک لێدوانی هاوڵاتیانیش بین بۆی کە بزانین ڕای هاوڵاتیانی ژۆرگرین یعنی من لێرەوە ئەڵێم وەکو تیمی دەروون و دیاردە پلان بوو نوێنەری پۆلیسی سلەیمانیش لێرە ئامادە بێت یان جەنابی یان نوێنەریان ئامادە بێت بەڵام بە هۆکاریەوەی کە قسەکردن لەسەر ئەم دیاردەیان لێ وەستێنراوە هەتا دوابڕیاری دادگا دەرەچێ ئامادە نەبوون هیوادارم نەبێتە جێی پرسیار هەم بۆ بەڕێوەبەراتی پۆلیسی سلەیمانی هەم بۆ بەرنامەکەی ئێمەش واتە ئێمە مبادرەمان کردوون بەڵام ئەوان لە ڕۆی یاسایەکەوە ئەلاساس کە داواکاری گشتی ئیزنی ناون کە بەشداری هیچ بەرنمەیەکی کەناڵەکان بکەن هەتا دوا ئەنجام ئەدۆزرێتەوە کۆمەڵێک لێدوان وەرگرتووە بینن.
لە کاتی ڕوودانی هەر ڕووداوێک ینی پشت بەچی زانیاریەک دەبستی بۆ کۆکردنەوەی زانیارەکان لەسەر ڕووداوە وڵایی یەکەم جار هیچ ئەوە خۆتەزانی ئێستا مۆبایل و ئەتەرنێت و تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە ئەو کەسێک کە شاید حاڵ ئەوە زۆر ینی گرنگە من وا ئەزانم ئەو کەسانەی کە تۆ زێگوعیان هەیە ئەبێ پشت بەلانی فەرمی ببەستن چونکی فەیسبوک و ئەوانە هەر کەسە بۆ خۆی هەر کەسە چۆنی بوێ وا لە مەوزوعەکە ئەڕوانێ وا لە مەوزوعەکەش قساکە بەس باشتر بواە هەمومان ڕاوەستین تا لە فەرمی قانونیان قەرارێ دەرەچێ ئەوە ئیتر ڕاستە مەزباریامە پوی تشتی تێت یا بچاوت خۆ بینم بۆ هەت خۆ گولێ بم ئەمە قەضیایی بۆ من ئاخنا شارعی کەیفان پێناوێت توانینە تشتێ مرۆڤ بینی بچۆف پێشتر بۆ پێگیریترە وێگە کەناڵێت مە بۆشترش ئەتەرنێت و مانتر ئەتەرنێت شێت تشتی بۆشکێت و خراپ کرد دەستیم بۆی لە میدیاکان بەداخەوە بەشێکی زۆریان دابەژون بەسەر لایەنە سیاسیەکانە و لە دیدگای لایەنە سیاسیەکانە و لێکدانەوە بە ڕووداوەکانەکەن و پەیامەکان نەگەن ئەمە ژوای کردو کۆمەلگات تا ڕادەیەک متمانی بە بەشێک لە میدیاکان نەماوە ئەگەر ڕاگەیاندن مستاقێتی خۆی لە دەست نەیە سەرچاوەیەکی باشە بەڵام من ڕێزم هەیە بۆ زۆر لە کەناڵەکان ڕاستیەکان وەک خۆی ناگەیەنن ئەی شێوێنن دەستخۆش وەڵام من هەمان پرسیاری ڤۆکس پۆپەکە لێوە کەم بەڵام بە کورتی جوابم بەرەوە کاگاوڕێ ینی بۆ تۆچکە یەکێک لەو پێما بێ خانمێک بوو قسێکی زۆر جوانی کرد ینی هەندێک جار بوو نەبیت ینی هەندێک جار بوو نەبی ڕەنگە لە وڵاتە پێشکەوتەکان هەموون بوونە نەبێت ینی سیرەکەی لە هەر وڵاتێکە کۆمەڵێک ناوەندی ڕاگەیاندن هەیە یان کۆمەڵێک گوتە بێژی فەرمی حکوومەت هەیە بۆ ڕووداوانە خەڵی گوێی لێگرێ و وەریشێک لێگەرتانەیە چێ بێ دوایەمە بەڵام با منەوە پرسیارە لە تۆ بکەم و لە هەر سێکتانیەکەم بە کورتی جواب بنەوە کە ڕووداوێک ڕوایە لە کوردستانە ینی سەرچاوی زانیاریەکانی تۆ چیە بێت ینی من کە بۆیە لەم تۆ جەنابت ماف ناسیت ینی دنیا بینینی تۆ ڕەنگە تۆزێک قۆڵتر بێ بەڵام بابزانین چۆن چۆنیە ینی کاتێک ڕووداوێک ڕوایات سەرچاوی زانیاری تۆ کوێ سەرچاوی زانیاری ئێستا لە هەموو دنیاە بەدەست خۆت نییە هیچ یەشێک لە ئێمە ناتوانێت دەستبەرداری ئەو زانیاریانە بێت کە لە سۆشال میدیا هەن بەڵام خاڵێکی یەکلاکەرەوە هەیە پێویستەکە هەموو کەسێک وشارێکی ئەوەی هەبێت کە زانیاریەکانی سۆشال میدیا زانیاریشی پشتڕاست نەکراون وەک زانیاریشی پشتڕاستکراوەی یەقین وەری مەگرە یعنی کێشەکەی ئێمە ئەمەیە خەڵکە هەواڕەگە بینی لە سۆشال میدیا وەکو حقیقەتێکی مطلق تەماشایەکە منیش وەکو هاونیشتیمانیشی تر بێبەش نیم لەوەی کە سەیری ئەم بابەتانە ئەکەم بەڵام گرنگەوەیە کە خەڵکی ئێمە بای ئەوە سەبری هەبێ کە دیاردەیەشی تاوانکاری دیاردەیەشی تۆرۆریستی لە ڕێگەی سۆشال میدیا و فەیسبوکەوە یەکلایی ناکرێتەوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ڕەنگە هەندێک لە هاوکارە ڕۆژنامەوانەکانیشتان جار و بار ئەم قسانە دووبارە بکەنەوە ئەمەی منێڵێم قسەی خۆیانە کێشەیەکی شەیە لە ڕۆژنامەوانیە ئەویشەوەیە کە ڕۆژنامەوانی ئێمە زیاتر بە دوای هەواڵی و ڕوژێنەر ئاگەڕێ مەسەن کەیسێکی تاوان ڕۆیە زۆر قسەی لەسەرەکە باش دوای چەند مانجێک کە کەیسەکە ئەڕوا بەرەو دادگا کەیسەکە لە ڕووی خەبەریەوە نرخی نامێنێ کەس تااقەتی نیە نەتیجەکەشمان پێ بڵێ یعنی هەر ئەو پزیشکە من داوای لێبردنەکەم ئەو پزیشکە بە ڕێزا ئێستا شکر تەندروستی چاکە و چابووەتەوە و گەڕاوەتەوە بۆ ژیانی ئاسایی کە لە سلێمانی ڕوویە زۆر ڕووداوێکی دڵتەزێن بوو پزیشکە بە ڕێزەکان ئەیانوی زمان بگرن ترس و دڵڕاوچێکی مەترسیدار بڵاو ببووە باشە دوایی کەس پرسیاری کرد کەیسەکە چی هات خۆ محکەمە وازی لێ نێنا کەیسەکە ڕێڕەوی خۆی وەرگرت ئێمە ئیشی دەستگاکانی ڕاگەیاندنە بڕۆن بڵێن ئەرێ نەتیجەکەی چی بوو دەستگاکانی ڕاگەیاندنی ئەمە بە دوای ئەنجامە ناگەڕێت تااقەتی ئەوەی نییە لەوە نرخی خەبەری نییە چ شتێ نرخی خەبەری هەیە هەواڵی گەرم یعنی ئەمە هەڵەیەکە لە ناو دنیای میدیایی ئێمەیە کە تەنها بە دوای ڕووداوی ئاگرکەوتنەوە شەڕە کوشتنە بەڵام نەتیجەکەی دوایی بەرەوەی شوێڕوان نییە قسەیەکی دێڕێکم هەیە فەلسەفەیەکێ لە تاوانە ڕوودانی تاوان بەنسبەت دا و دەستگای ئەمنیەوە کێشە نییە نەدۆزینەوەی تاوان بار کێشەیە لەسەری خۆشبەختانە لە کوردستانە لە سەتان نەوەتی ئەو تاوانانەی کە ڕوو ئەدەن تاوانبار دۆزراوەتەوە ئینی من لێرە پارێزەری هیچ دام و دەستگایان نیم بەڵام پێویستەکە بە ویژدانەوە ئەم خاڵە بڵین لە لەندەنیش تاوانی سیر هەیە لە نیوزیلەندا کابرا بە ڕێشاشێکەوە 100 کەسی کوشت لە نەرویج چون بۆ کەمپێک ڕەگەزپەرستێ بۆ هەموو کەمپەکە خوێندکارەکانی کوشت یعنی بێ ئەم ڕاستی بزانین یعنی ئەمە بابەتێک نییە بەلامانەوە غەریبێ کۆمەلگای دوایی لە مزگەوتەکانی ئەوروپا کە ڕووی نەکەرەوە لە ئەمریکا تاوانی سیرتر هەیە گەنجێکە لە ئامادەی هەموو ڕەفیقەکانی خۆی کوژێ لێرێمە پرۆپاکەندە ناکەین بۆی بڵین ئەمانە ئاساییە بێگومانە بێت تاوان لە وڵاتە کەم بێتەوە من لە شوێنەکانیم دڵخۆش بم بە تاوان بەڵامە بێت لێکدانەوەیکی بابەتی بکەین نابێت لێکدانەوەیکی زیاد دەستخۆش کاک عەبدوڕەحمان وەکو داواکاری گشتی سەرچاوی زانیاریەکانی تۆ کوێیە
سەرچاوی وڵا ئەبێ ئێمە ئەوەلەن بە چاوەڕێی لیژنەی ئەو منەمەوە وەکو داواکارێکی گشتی تۆژۆکو ئەو بەڕێزەوتی تۆژ بوو نەبیت هەمومان ئەوون بوونە بە دڵنیایەوە ئێمە سێری قەزاکەین لەبەرەوەی لە قەزا دواتر یەکلا بێتەوە کەیسەکە و هەر کاتێک بڕیاری تیا دەرچوو مەرج نییە لە هەموو عالەمدا وایە لە سەد وەکو ئوستاز وتی هینێک هەبێ یعنی هەموو کەیسێک بدۆزرێتەوە تۆمەتبارەکە ئەوە حەقیقەتە بەڵام بەشێکی زۆریشی یعنی زۆر بە نەتیجە لەوانەیە بە چەند ساڵێک بۆیە قەزا بە سەبریە ڕوا بەڵام نەتیجەشیە بێ بەڵام وەکو ئوستاز وتی حاڵەتەکە ئێمە وەکو ئەعلام ئێمە ئەوەندە کە بەدووە ئەوە گەڕین کە کێشەکە و ڕوژێنەر و گەورەکردنی کەسەکانە و قەبەکردنی ئەە بەدووە ئەوە ناگەڕین دواتر ئێمە خەڵکی ئەوکەینەوە لە ئەعلامەوە بڵین کاکە ئەوە کەیسەکە وا بۆ شیەوە دۆزرایە و فعلەن دادگا وای کرد بڕیاری بەو شیەوە دەرکرد بەڵام ئێمە چەندان کەیسیکە هەبووە کە حاڵەتەکە بووە دواتر قەزا قەراری خۆی تیاداوە بە عقوبە بە هەر شتێک کە سێرەکەین هیچ لێدوانێک لەو بارەیەوە هیچ احتیمامێکی پێ نادرێ کە بڵێ خەڵک ئیتمنا دروستکە کە ئەم کەسە فعلەن قەزا لە ئیشی خۆیەکە هێزەکانی پۆلیس بە هەمان شێوە بەڵام بەداخەوە ئێمە وامە لاتوە ئیتر ئەعلام هەموو شتێک حکم بەسەر محکەمەدا دەکا حکم بەسەر حاکمداکە بەسەر پۆلیس و ئاسایش و بەسەر هەموو دەستگاکانداکە ینی بەڕاستی ئەبێ باش وەختیەوە نەهاتوەکەیەوە قۆڵی لێ هەڵماڵن وەکو ئێستا خۆت قسەیەکە کرد هیوادارم لە ڕووی یاساییەوە من نەکەومە هەڵەوە بەڵام خۆت باسێ کرد ڕەنگە پەیجێکی سۆشیال میدیای لابەلا حکم بەسەر دادگای سلەیمانی هەولێری شاب بکات بەڕاستی ئەمە قسەی خۆت بوو مەسەلەن قسەکە چییە قسەکە ئەوەیە کە ناڵێن حکومەکە بەڵامی تر قسەکە ئەوەیە قسەکەی ئەوە ڕوات باشە وەختی ئەوە نەهاتوە ئێوە ینی هەمانگێک لەگەڵ لایانی پەیوەندیدار و لایەنە ئەمنیەکانە بکەن ینی ئەمانە وەکو مەترسی سیرکەن داوای یاساییان لەسەر تۆمارکەن نەگەوەی کە بە شخصی بگیرێ من هەمیشە وتومە هەرکام لەو پەیجانە کە پێیجی بێدایک و باوکی پێڵن لەو میدیایانە کاگاوڕیانی لەسەر بەرپرسێکی باڵای ئەم وڵاتە بنووسێ تەسەورەکەم لە 24 ساعتا بدۆزرێتەوە و ئیجراعاتی خۆیان لەگەڵا بکرێ بەڵام لەسەر ئەم هەموو کەیسە کۆمەڵایەتیانە قساکەن وەختی ئەوە ناتوە ئێوە بە یاسایی بکەن وەختی ئەوە ناتوە ئێوە بۆردێک دروستکەن لە ناو دادگاکانە کە بەس ئیشتان ئەوە بێت پاک و ینی سەنجینکردنی ئەم ڕووداوانە بێت ئەوەلەن بەپێی قانونی قانونی عقوباتی عراقی مادەی 235 زۆر باشکرا هەیە 236 کە باسی حتا معلوماتی بڵاوکردنەوەی کە معلوماتێک جا ئەگەر ڕاست بێ ئەگەر ناڕاست بێ یعنی لە هەروو حاڵەکەی سزای بۆ داناوە تۆ کەیسی تحقیقی کەیسێکی سڕیە ڕاستی هەتا وەکو نەتیجەی کۆتایی پێدە ئیتر دواترش مافی ئەوەی نە هیچ کەسێک بڵاوی کاتەوە بەڵام هەندێک جار کاگاوڕێ دکتۆر ینی هەندێک جار نەمەوێت ئەو قسێ بکەم هەندێک جار لایانی ئەمنی لە وڵاتە هەندێک جار ئەکەونە هەڵەشەوە بۆ نمونە جاری وایە لەبەر فشاری خەڵک و شەفافی بڕیارەکانی خۆیان یعنی وێنە و دەنگ و ڕەنگی ئەو تاوانبارانە پیشانێن لە کاتێکە ئەمەش خۆی بۆ خۆی کۆمەڵی وردە قوربانی لێ ئەکەوێتەوە ینی مثلەن برای ئەو تاوانبارش هەر لەم کۆمەڵگەیە خوشکی ئەم تاوانبارش هەر لەم کۆمەڵگەیە حەزەکەم دوکتۆر لەسەرەوە قسەیەکم بۆ بکەیت یەم وڵات بۆ میساق زۆرە لەسەر مەسەلەی چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم بابەتانە بەتابەتی ئەگەر ئێمە باسی ئەو بکەین خۆمان بەراورد بکەین بە وڵاتە پێشکەوتەکانی جیهان دەبێت کۆمەڵێک ڕێوشوێن هەیە کە ئەم وەکو ڕۆژنامەنووس وەکو میدیاکار لە بەرچاومان بێت بەڵام ئەمانە نابێت هیچ ببێتە مایەی بەرتەسکردنەوەی ئازادی ڕۆژنامەگەری بەڵام دەبێت ببێتە مایەی بەرتەسکردنەوەی بە ئەو بەربەرەڵایەی کە لە میدیا لە کوردستان هەیە و بەداخەوە سوشال میدیا وەزعەکەی قوڵتر کردوتەوە بەر لە هەموو شتێک ئەو میساقانە باز لەوە دەکەن کە تۆ ناتوانیت هەموو شتێک بڵاو بکەیتەوە کە پەیوەستدارە بە کەیسێک بۆ هەیە ڕۆژنامەنووس بە پێی ڕێوشوێنی پێشوەخت لە ڕێگەی دادگاوە بچیتە ناو هۆڵی دادگا بە پێ و میساخانی ئەوروپا دەتوانیت وێنە بگریت دەتوانیت راپۆرت بکەیت دەتوانیت بەڵام بێ ئەوەی بەشداری بکەیت لە دەرگۆڕینی ئاڕاستی محکەمە لە دوورەوە نابێ ئەو وێنەیە کە دەیگریت کاریگەری لەسەر جەرسەکەش هەبێت بە بێدەنجی ئیشی خۆت دەکەیت بەڵام پێشوەختە لە هەندێک لە وڵاتە پێشکەوتەکانە کاگەڕێنی بە کاریکاتێر مەسەلەن ڕووداوەکاتێر هەیە ڕسمەکەن و لە ئەمریکا بۆ سروشتی دادگاکەیە سروشتی دادوەرەکەیە پێی باش نییە کە لەم کەیسە بێتە ژوورەوە بە کامێراوە بە مۆبایلەوە بە نازانم چی ئەوە خۆی ڕێگەدا بەڵام بۆی نییە هەموو زانیاریەک کە ببێتە بەلاڕێدانی یاخود گۆڕینی ئەنجامی پرۆسەکە بە هیچ شوێک ناتوانانی بڵاوی کاتەوە بۆی نییە لەسەر کە سوکار خوشک برا دایک باو کە سوکار ڕێهاوڕێکانی ئەو کەسێک کە تاوانی ئەنجام درراوە یان تاوانی دژ ئەنجام درراوە بۆی نیشت بڵاو بکاتەوە چکە تۆ کۆمەڵگەیەک کابراایەک تێکچووە لە وەزعێکدا جانی لە دەستداوایان نەماوە تاوانێش کردووە
تۆ ناکرێتوە لەسەر ئەم تاوانی ئەو کەسە بیت دەوروبەرەکەشی با بڵێن بخیتە ناو قەزێکەوە چکە پەیوەندی دار نیمە قەزیەکەوە بەڵام بۆ هەیە لەگەڵ شایدەکان ئەویش بەپێ ئەوەی کە دادگا دیاری دەکات لەگەڵ شاهد زانیاری وەرگریت هەندێک جار ڕۆژنامە نووسێک دێ دەچێتە ناو دادگا بۆ کۆمەڵێک کەناڵی میدیایی کار دەکات شت بڵاو دەکاتەوە بەڵام ئەم مەسەلەی بڵاوکردنەوەانە دەوێتێتە سەر چەند شتێک یەکیشان ئەوەیە کە تۆ بۆ چوونێکی بەڕاستی دەڵێ زۆر جار کە ڕۆژنامە نووس هاوکاری دەستگا ئەمنیەکانە هاوکاری بڵێن دادوەر و لێکۆڵەرەکانە بۆ ئەوی زانیاری زیاتر دەستکەوێت ڕۆژنامە نووس بەشێکی ئیشەکە بەڕاستی بە دوواداچون و دۆزینەوەی ڕاستیەکانە هەندێکیان پیان وایە کە ئەمە دەبێتە هاوکاریکردن و تەواوکردنی ئیشی دادگا و دەستگا ئەمنیەکان بەڵام لە کوردستان ئەمە ڕاستە ئەخە ئەوە گومانەکە لە کوردستان من لەگەڵ ئەوە نیم کە ئەمە بتوانەوەی کە ئەنووسێ و بەعکسەوە ئیشەکە تێگەیان شتی شخصین لە ڕوانگەی شخصیەوە ئیشەکەتان لەبەر ئەوە هی ئێرە وا باشترە چاوەڕێ بکەیت تا ئیشەکەیەک لا دەبێتەوە ئینجا تۆ قسە لەسەر بکەیت بەڵام خەلەلیشتر هەیە لێرەدا خەلەکە ئەوە چیاوەکو کاکەڕێ باسی کرد ینی تۆ مەفروزە دەستگاکان دەستگا پەیوەندیدارەکان دەستگای ئەمنیە دادوەری گشتیە داواکاری گشتیە باڵێن بڵاوکردن بەیاننامە دەرکەن لەسەر ئەم مۆزوعانە لە کاتێکی گونجاو کە زانیان گوشارێک هەیە کە زانیان ڕایکی گشتی لەسەر شتێک دروست بە بۆچوونی تۆ بۆ نایکەن ینی شتیان هەیە لە لێکۆڵینەوەکانی خۆیان مەسەلە شک نییە مەسەلە ئەوەیە بور و ژێر لە قۆناغدان کە کۆمەلگاکەمان خەریکە شیرازی تێک دەچی ئەمە شتێکی ڕاستیە بەهۆی بارودۆخی ئابووری بەهۆی بارودۆخی سیاسی بەهۆی بارودۆخی گەندەڵی کە لە کوردستانەیە بەهۆی ناحق ناعەدالەتی کۆمەڵایەتی کە لە کوردستاندا هەیە شیرازی کۆمەلگاکەت خەریکە بەرەو ئەوانە بەوریاییەوە مامەڵە دەکەن لەگەڵ بڵاوکردنەوە بۆ نمونە لەو ڕۆژەی کە لەم دوانە ڕووداوەکە ئەو ڕووداوە ناخۆشەکە ڕوویدا خەڵک داوای دەکرد زوو بەیاننامەیەک بڵاو کرێتەوە لەسەر ئەم بارودۆخە بۆی هەندێک خەڵک کە قسە دەکا هێمن بێتەوە ئەو شاڵاوی سۆشال میدیا بە تایبەتی و هەندێک کەناڵی ڕاگەاندن هێمن بێتەوە بەڵام کە بڵاو کرایەوە ڕۆژی دواتر دەیانوت باشە بۆ چی زوو بڵاو کرایەوە یعنی قسەیان لەسەر ئەمە شەبوو قسەشان تۆ ناتوانیت خەڵک ڕازیکەیت بەڵام ئەگەر تۆ بێت و پابند بیت بە میساق و بە پرینسیپ و بنەماکانی کاری میدیایی ئەوە شتێکە جیهانێشترا ئێمە ناکەوینەوە خەلەدانە بەڵام تۆ ئەگەر بێ بۆ فەوزاڵ بۆ پەیداکردنی جەماوەر بۆ خۆت وەکو پاڵەوانی سۆشیال کە هاوڕێیانم باسییان کرد وەکو پاڵەوانی سۆشیال میدیا و پاڵەوانی هەندێک کەناڵی میدیا خۆت دەرخیت و یاساش لێن نەپرسێتەوە بەداخەوە چونکە یاسا ئێمە من ئێستا زۆر خۆشحاڵم ئەم هاوڕێم دەبین و کە داواکاری گشتیە بەڕاستی من دەمێک ساڵە لە ڕاگەاندن ئیش دەکەم لەوەتەی هەم خۆم ڕخنن لە داواکاری گشتی هەیە ڕەنگە ئەوان شۆکاری بیانی گونجایان هەبێت بۆ ئەوەی کە لەسەر هەندێک کەس قسە ناکەن بەڕاستی بەڵام من خۆش من غایبەن پیانەڵێم بە بەڕێوەبەراتی پۆلیسی کوردستان ئەڵێم سلەیمانی و هەولێر بە تایبەت کاتێک کە تانە لە بڕیارێکی ئێوە ئەیلێ لە ئەنجامێکی لێکۆڵینەوە ئێوە ئەیلێ بۆچی ئێوە داوا تۆمار ناکەن لەسەر ئەو کەس و لایەن و تەلەڤیزۆن و دەستگایانی کە بوونەتە هۆکاری ئەوەی کە ببوورەکەواڵم کە سومعی ئێوە وەکو پێویست نمایش نەکرێ لای خەڵک هیوادارم تا کاتی پەخشکردنی بەرنامەکە هەم لە سلەیمانی هەم لە هەولێر نوێنەری پۆلیس ئەم وەڵامم باتەوە بۆچی داوا تۆمار ناکەن ئێوە بەڕاستی بەڵی زۆر سپاس ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە یەک لە کێشە گەورەکان کە ڕوبەڕوومان دەبێتەوە ڕۆژانە لەگەڵ دەستگا ڕاگەیاندنەکان لەگەڵ سۆشیال میدیا لەگەڵ سایتەکان هەریەکە و بە ئارەزوو بە هەوەس و بە کەیفی خۆی بڵاوی دەکاتەوە ئەوەش جێگای دڵگرانی ئێمەیە چونکە ڕاستیەکان ئەوەی ئەمە دەری دەخەین لە ئەنجامی لێکۆڵینەوەکان زۆر جاری وایە کەناڵەکان ئەوەی ئەوان دایانەوێ ئەوانەی ئەوەی سیاسەتی ئەوان لە گونجێ وا بڵاوی دەکەنەوە ناشکرێ ئێمە هەموو کاتێک هەڵسین سکاڵا لەسەر هەر هەموو ئەو کەناڵان و لەسەر سایتەکان تۆمار بکەین ئەگەوا بێ دەبێ من وەکو بەڕێوەبەری پۆلیسی هەر لە ڕێگای دادگا بووم بۆیە من داوایان لێ دەکەم لە هەموو ڕووداوەکان چاوەڕوانی ئێمە بن و چاوەڕوانی بڕیاری کۆتایی لێکۆڵینەوەکان بن زۆر جاری وا هەیە هەر ئەو کاتێک کە ڕووداوەکە ڕوودەدا دوای 2 دقیقە تەلەفۆن دەکات دەڵێ کاک خاڵق نەتیجەکەی چییە یعنی چی هەیە لە دنیا بتوانێت ڕووداوێک ڕووبدا و پاش 2 دقیقە بتوانێت هەموو نەتیجەکان دەری بێخی بۆیە من لێرەوە داوایان لێ دەکەم کە
کە ڕووداوێک ڕوودەدا چاوەڕوانی لێکۆڵینەوەکان بن، چاوەڕوانی بڕیاری تۆبعادلی بین، بڕیاری ئەدلەی جینایی بین، هەموو ئەوانە کۆ دەکەینەوە لەگەڵ لێکۆڵینەوەکانمان لەگەڵ بڕیارەکانی دادگا، ئەو کاتە هەموو دەبینن ئێمە بڵاوی دەکەینەوە و ڕاستیەکان بڵاو دەکەن. زۆر جاریوە ڕاستەکانش بڵاو دەکەنەوە هەر بڕوان ناکەن، یان زۆر جاریوە هەیە دەبینی کەسێک یان هاوڵاتیەک لە کەناڵەکان دێ قسە دەکاتن بە مەزاوت و خۆی قسە دەکاتن، نەک ئەوەی لە تاقیق و لە دادگا هەیە. مەسەن یەک لە کەناڵەکان باسی ئەو ئافرەتێک کە لە نەخۆشخانە ڕای کردووە، زۆر بەرنامەی لەسەر کرد، بەڵام دوای هەموو لێکۆڵینەوەکان دەرکەوت ئەوە هیچی ئەستۆساسی نێ و هەمووی دوورە لە ڕاستی. بۆیە بۆ مانەوەی مزداقیەتی کەناڵەکان وا پێویست دەکاتن لەسەر ئێمە بوەستن و چاوەڕوانی ئێمە بن و چاوەڕوانی بڕیاری کۆتایی لێکۆڵینەوەکان بن بۆی ڕاستی دروستی بخینە بەر دیدی بینەرە. کاگاڕێ ئەوەی کە هەیە لە واقعە مەترسیەکانی چییە گەر ئەم شتە ئەم دۆخە هەروە بەردەوام بێ، ڕووداوێک ڕووبا بە ئارەزووی دڵی خۆی خەڵک تەفسیر و تەحلیلی بۆ بکات و ئیتر لە ئەنواع و ئەشکال پۆست و پلەوە تەحلیلی بۆ بکرێت و دەردی دکتۆر وتی خەڵک هاواریەکرێ و بەیان بۆ ئەم دوایین ڕوودا و خەڵک هاواریەکرێ و مەسەلەن ڕوونکردنەوەیەکمان بنێ ڕەنگە لە ژێر فشاری خەڵکە لایانی ئەمنی لەم وڵاتە ڕوونکردنەوەیە. ڕوونکردنەوەکەیان نا ئینجاوتیان یعنی چی ئێوە بە دووسێ سەعاتەوە ڕوونکردنەوە، ینی هەندێک جار داریان پێ هەمووی پیسە بەڕاستی. قسەکەی من ئەوەیە ئەگەر ئەم دۆخە ئاوا بەردەوام بێ، ئەم دۆخەی کە خەڵک هەڵپەی ئەو چیرۆکانەتی کە خۆی بیکا بە بەرجێ و ڕووداوانی کە ڕوایە، مەترسیەکانی چییە؟ لە ڕاستی ئەم بابەتە چێتە خانەی بابەتێک بە ناوی ئاسایشی نەتەوەیی کە ئەڵێن ئاسایشی نەتەوەیی ڕەنگە خەڵکی کەسەر خاڵی بڕوا بۆ دام و دەستگای ئەمنی و هاڵگری بەشێشی ئەوە ئاسایشی نەتەوەیی. ئاسایشی نەتەوەیی بابەتیشی فراوانە پەیوەندی بە هەموو نەتەوە ئومە خەڵک گەلەوە هەیە. کێشەی گەورەی ئێمە ئەوە هێشتاکە لە کوردستان بە هۆکاری جۆرا و جۆر، هۆکاری مێژووی، هۆکاری فەرهەنگی سیاسی، هێشتاکە ئەو بابەتی کە پێڵێن ئاسایشی نەتەوەیی کورد وەکو نەتەوەیەک وەکو کیانێک هێشتاکە نەخەمڵیوە، نە لە لای نخبەی سیاسی نە لە ڕای گشتی. ئەگەر زۆر ئاسانتر قسە بکەین لە ئاسایشی نەتەوەیە ئەبێ ئینتیمایەکی وەکو یەک بۆ نیشتیمانەکەت هەبێ. تۆ ئێستا ئەو هێرشەی توریشا کردوێتە سەر کوردستانی ڕۆژاوا، هاوڵاتی تورک ئەلمانیەکەی بدۆزیتەوە، قەومیەکەی بدۆزیتەوە، فەقیری بدۆزیتەوە، دەوڵەمەنی بدۆزیتەوە لەگەڵ سوپایە، چۆ پێی وایەوە سوپای وڵاتەکەیەتی. لە ئەمریکا جمهوری بدۆزیتەوە، کۆماری بدۆزیتەوە لەگە سوپای ئەمریکایە، چکە پێی وایەوە ئاسایشی نەتەوەی ئەمریکایە. ئێمە میلەتێکین بە حکمی ئەوەی 100 ساڵ داگیر کراوین و هۆکاری جۆرا و جۆر هەیە، بە پێچەوانەوە لە جیاتی ئەم هەستە وەک یەکە نەتەوەییەمان هەبێ، زۆر دڵخۆشین بەرامبەر بە ئازارەکانی یەک کە لە سلێمانی تاوانێکی وا ڕۆیە خەڵکێک تاکوتەرا دڵخۆشە بنەڵێن هەولێر پایتەختە ئارام بە سلێمانی لە دەست دەرچوە ئارامیتیان نەماوە تەواو بە پێچەوانەوە کە ڕووداوێک لە هەولێر ڕۆیە لافاوێک ڕۆیە ئەها لافاو بردی. یعنی ئێمە دڵخۆشین بەوەی کە ڕووداوێک ڕۆیە وەکو نەتەوەیەک لە جیاتی کە من ڕووداوێک لە شارێکی کوردستان ڕۆیە بە ڕووداوی شارەکە و ماڵەکەی خۆمی بزانم، لە جیاتی کە تاوانێک لە گەڕەشێکی سلێمانی ڕۆیە خەڵکی پێنجێنیش بەی خۆی بزانێت کاریگەری حیزبەکە بێ زیاتر بەڵێ لانی سیاسەکە بێت نەک دوو ئێمە بێ بەڕاستیەکەی حیزبەکانی خۆشمان لەم ڕووداوە دوورکەونەوە کە کاتێکە تاوان لە ناوچەیەک کەم بوو بە فەزلی خۆیانی بزانن و ئەگەر تاوان لە ناوچەیەک زۆر بوو بە شێشەی خۆیانی بزانن. یعنی دیاردی تاوان و تاوانکاری لە کوردستان کە ئەم ماوەیە ژمارەیەک زیایی کردووە، بەشیشی پەیوەندی بە قەیرانی داراییەوەیە، بەشیشی پەیوەندی بە شەڕی داعشەوەیە و دیاردیشی تر کە زۆر حەزەکەم باسی بکەم دیاردی چەکداریە و لێرە نوێنەری داواکاری گشتیشەیە. لە عێراقا قانونیشی کۆن هەیە، هەڵگرتنی چەک قەدەغەیە. لە ڕاستیان لە کاتی خۆیان لە سەردەمی خۆیان پێشانگای چەک فرۆشتن نەبووە، بەڵام ئێمە ئێستا زانی لە هەموو کوچە و کۆڵانێکی کوردستانە پێشانگای چەک هەیە و هەموو کەسێک چەکی هەیە. من خۆم لە هەنگری چەک هەڵگرتن نیم، دژی چەک هەڵگرتنم، دژی چەکگاریم، بەڵام دەوڵەت و قانون ئەبێ واقعی بێ. من لێرەوە داواکەم لە پەرلەمانی کوردستان قانونەکە هەموارکەنەوە، هەر هیچ نەبێ ئەگەر وەکو ئەمریکا چەک لە پێشەنگایەکی فەرمی کۆمپانیایەکە بێت تایبەت بێ بە فرۆشتنی چەک و بچی لەوێ خۆ تۆمار بکەیت، زۆر باشترە لەوەی کە لە هەموو کوچە کۆڵانێکە خەڵک بە عەشایری کلاشینکۆف دەوێ، دۆشکە دەوێ، بیکەیسی دەوێ، فیشەشی دەمانچەی بێدەنگە دەوێ، هەر هەمووی هەیە و حکوومەت ناتوانێت ئەمە ئێستا کۆنتڕۆڵ بکە و ئەمە دیاردەیەک نییە لە ناوچەیەکە بێت لە هەموو کوچە کۆڵانەکەی. ئەم تاوانانی تۆ باسیەکەی
زۆربەی زۆری بکەرەکە چشێکی کڕیەوە بە ناقانونی یعنی زۆر بە ئاسانی ئەگەر ئێستا ئێمە بیر لە تاوانێ بکەینەوە هەموو کەرەسی تاوانەکە لە بازاری ڕەشا بە 1 سەعات دەستمانەکەوێت و زۆریش هەرزانە کەواتە کاتی ئەوە هاتووە بەڕاستی ئەگەر قسە لەسەر دیاردەی تاوانەکەین لە کوردستانە یەکێک لە هۆیەکانی ئەوەیە کە ئەم دیاردەیە چارەسەرکەین دیاردەی چەکداری و چەک بڵاوکردنەوە هۆی دووەم داوا لە وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخۆ دام و دەستگای ئاسایشەکەم لە دوای دەوام تاوانە خەڵک چەکەکەی خۆی بەرێتەوە بە ماڵەوە یعنی مە کێشەیەشی گەورەیە لە هیچ وڵاتێکی دنیا ئەمە نییە کەسێک کارمەندی پۆلیسە ئاسایشە پێشمەرگەیە لکە دەوامی تەواوە بێ لە بارەگاکەی خۆی چەک و کەلوپەلەکەی جێبێڵێ یعنی ئێستا کوردستان و عێراقیش بۆ بە کۆمەلگایەکی سەربازی کەم ماڵ هەیە دوو پارچە چەکی تیایانەبێ ئێبوونی چەکر بۆ خۆی یعنی چی یعنی نزیشین لەوەی کە تۆڕەبین تاوان بکەین چەندین تاوانی سەیر و سەمەر لەسەر ڕووداویشی بچکۆلە ڕوویاوە لە بڕووی کەسەکان چەکدار بوون خاڵێکی تر کە بەلامەوە گرنگە لێرەوە پەیامێکە بە وەزارەتی ناوخۆ فەرمانگەی لێکۆڵینەوەی تاوان ئوستاز لە داواکاری گشتی شەزانێ ئەو تاقیگانی کە هەن بۆ لێکۆڵینەوە لە تاوان چکە ئێستا لێکۆڵینەوە لە تاوان تەکنۆلۆژیا و کەرەسە و مختبەراتی پێویستە فیشەشێک تەقیوە لە دەمانچەیەک چەنەها ئەچیزەی پێویستە بۆی بیسەلمێنە ئەم فیشەکە هی ئەم دەمانچەیە یاننا ئەمە کو نمونەیەڵێم قاڵێک لە قژی کەسێک چەنەها مختبەری پێویستە بۆی بیسەلمێنی کە ئەم تاڵە هی قژی ئەو کەسەیە و بۆ دەسەلمێنێک کە تەمەنی چەنە یعنی دیاردەی لێکۆڵینەوە لە تاوان ئەمڕۆ کە دیاردەیەکە پێویستی بە تەکنۆلۆژیا و کەرەسەی زانستی پێشکەوتوو هەیە لێرەوە کاتی هاتووە کە وەزارەتی ناوخۆ فەرمانگەی لێکۆڵینەوەکانی تاوان لە کوردستان دەوڵەمەند کا بەم تەکنۆلۆژیا پێشکەوتوانە دەسەکانە خۆشبێ من باش بوو ینی باسی وەزارەتی ناوخۆمان کرد من لێرەوە بە وەزیری ناوخۆڵم ئەگەر سوڵفە بینەری بەرنامەکەش نیت من ئەم قسانەی کاگاوڕێ بۆتە خەمە پاکەتێکە و بۆتە خینە سەر سیدیەک و بۆتە نێرین چکە زۆر گرنگە بەڕاستی یەکێک لە هەرە ئێمە ئەگەر باسی ڕەچەڵەکی ئەو تاوانە نەبکەین کە لەم وڵاتە ڕوایەت هەمووی بەو کەرەستانە ئاکرێت کە لە بازاری ڕەشە تۆتە سەعاتێ بەخوا سەعاتێکم تری شێوێ من لە ماوەی ڕابردووە لە شوێنێکی گەشتیاری بووین کۆمەڵی خەڵکی لێ بوو TNTیان پێ بووتمەوە چیە وتی TNTمان کردەوە بۆ ڕاوەماسی TNTیان لە بازاری ڕەشا کڕیەوە TNTیانی تر دەمانچە بۆ بەڕاستی هەر TNT کڕیبیان بە نسبەی کەمیتر خۆ 10 کیلۆ شێبێ بادم بە پارە هەیە تیانتیان برد و هەڵیان نایە ئاوکۆ بڕوان پێ بکەیەک بەحری هەڵا بە ئاسمانە یعنی زۆربەی و کەرەسانە لە بازاری ڕەشا هەیە ڕەنگە هۆکاری ئێوە ئەوە بێ کە بڵێن زروفی سیاسی لە کوردستانە نائیستیقرارە وەکو بە جۆرێک لە جۆرەکان خەڵک پێویستی باڵگرتنی چەکە بەڵام ئەتوانن بە یاساییکەن وەکو کاگاوڕێ باسی کرد لە چوارچەوەی یاسایەکە کۆمەڵی دوکانی ڕسمی هەبێت ئەو خەڵکانی کە چەکەکردن ناویان بنووسێ بۆچی کڕویانەت لانی کەم تۆزە فلتەر دروستکەن خۆ هەر ئەیکڕێ خۆ هەر چەکەکەی پێ اینجا خۆ تۆزێک بە یاسایی پێ بێ باشترەوە لەوەی کە عەشوایی کەسێک بنێرێ و بیکڕێ چارەسەر چییە و کاکادی ئیتر تۆ داواگاری گشتیت ینی ئەم بەرنامەیە بکەین بە مێحوەر ئەم ڕووداوەی ڕابردوو بکەین بە مێحوەر ینی چۆن ڕاچڵەچین ینی ئەبێ لە ئێوە دەست پێ بکەین ئێمە هەر حەزم کاگاوڕێوەکو مامناسێک من وەکو ڕاگەیاندکارێک دکتۆر کاوان وەکو کاروان وەکو مامۆسایەکی زانکۆ بەڵام ئیتر ئێوە لە ناو شادەماری ئەم ڕووداوانان ئێوە بیشڵەقێنن هەموو خەیاڵەکانی ئێمە بێ بەواقع ئێوە پشتی لێ بکەنەوە هەمووی ئەم پشتانی ئێمە باسیەکەین ئەبێ هەر بە قسە و لێراجی بێڵن چۆن دەست پێ ئەفووڵا حەزم کرد کۆمنتێک لە سەقسەکانی کاکاوڕێیان ئەوەلەن ئەو دیاردەی چەک هەڵگرتنەکە ئێمە لە وڵاتێک ئاژین بۆ خۆ دەزانی هەموو ڕۆژە لە شەڕ و هێناین ئیترەوە هەتا بە ئێستاشەوە شەڕە ئیتر هەموو کەس چەک و ئەوە زۆر بە ئاسانی دەستیەکەوەیە بە حکمەوەی ئەقلیمیان سنوورەکانمان کراوەترە زۆرتر دێتاندی و ئەوە لەلایەکی تریشەوە بەڵگە و تاوان بەڕاستی ئێمە بەشێکی ئێمە بەڵگە و تاوانمان هەیە بەڕێوەبەتی بەڵگە و تاوان ئەتوانین ئیشی لەسەر بکەین هەڵگرتنەوە بەڵام مشکلەکەمان لە یەک شتدایە ئێمە وەکو قەزا کە زۆر جار تاوانێک دروست دەبێ لەبەرەوەی خەڵکەکە ئەوەندە کۆمەڵایەتی ئەوەندە بەپەرۆشە بە مۆزوعەکە پەلاماری شتەکان ئەدا و ئیتر ئاساری تاوانبارەکە نادۆزرێتەوە لەوەدا ئیتر ناتوانانی تۆ چۆن ناتوانی تۆمەتبارەکە بدۆزیتەوە لەو حاڵەتەدا بۆیە ئێمە بەڕێوەبەتی بەڵگە و تاوان هەیە زۆر ئیشەکانیشی لەوانەیە باشە هەندێک کەیس کاگاوڕێ شتێکی ینی بەڕاستی خاڵێکی سەرنجڕاکێش ڕاستە ینی هەندێک جار لێیان ڕووداوێکی هاتوو چۆ ڕوایە ڕووداوێکی بۆکو ئەم ڕووداوە ڕوایە ئەسڵەن ئەوەندەی ئێمە بینیمان ینی خەڵکی ئاسایی تەرمەکانی هێناوەتە دەرەوە لە سیارەکە ینی لە جیاتیەوەی کە خەڵک هەمووی بۆستێ چاوەڕی هێزە ئەمنیەکان فا تحقیقی خۆیان بکەن ئینجا بکەن یعنی ئێمەش دیسانەوە ناڕۆشنبیری تاکەکانی ئێمێ من بەڕێی من ڕام لەو مەسەلەیە پێچەوانەیە باشە چۆن بە پێچەوانەوە پێم وایە ئەوە خاڵێکی ئیجابیە بە دیوێکە
بەو دیوایە ئیجابیە کە لای ئێمە هێشتا کە سۆزی کۆمەڵایەتی ماوە کە تووشی ڕووداوێکە بین سەدان کەس لێوان کۆبنەوە پێشەوەی ئەمبولانس بێت ئایانەوە یارمەتیمان بن ئەگەر ئەنی کولتوری بەدەنگەوە هاتن هەیە ئەمە خاڵێکە کە خاڵێکی بەڕای من ئیجابیە لەو ڕۆ باشە ئەنی ئەمە ڕوویەکە کە بەڕاستی نرخی ئێمە ئاگادار بە جاری وا هەبووە هێشتا ئەمبولانسەکە نهاتووە برینارەکان گانۆتە خەسەخانە و لە مردن ڕزگاریان کردووە دیوە سلبیەکەش ئەوەیە وەکو ئوستاز فەرمووی جاری وا هەیە لە پەرۆشی و دڵسۆزی ئەبێتە هۆی ئەوەی هەندێک سەرەداوی لێکۆڕینەوە ئەوانە لەگەڵ خۆیان کە پاژماوەی تاوانەکە جێهێشتووە نادۆزێتەوە ببێ یعنی لە هەموو عالەما ئوستاز لەوانەیە خۆشی بزانێت DNA هەیە فەحسێکی DNA بۆ هەموو ئینسانێکی ئەو وڵاتە ئاکرێە ئێمە لەم وڵاتەدا کەس نیەتی یعنی تۆ ئەگەر کەسەکان تەشخیصکەی ئەبێ بەڵگەکە هەڵگری بڵێ بزانین گومانم لە فڵان کەسە یەڵا متابقی پێ بکە بزانە ئەوەیە ئەو نییە بەخوا هەندێک شتێ من بۆیە من دەسە خەمە سەر برینەکە بۆیە ئەڵێم ڕەنگە قسێکی گونجاویش نەبێت ینی لەسەر بێمە باسی لایەنە هوەریەکە و ئەو تەحلیلانەمان کرد بەڕاستی هەندێک جار ئێمە بەرجۆمان کەوتووە و ڕۆژنامەنووس کە بە دوواداچوونی کەیسێگەکەین ینی بەرچاومان کەوتووە هەندێک جار پەنجەمۆری ژۆک و بەسمەش لە بڕۆی ئامێرەکان ئەوەندە دواکەوتون پەنجەمۆری ژۆک و پێویست نادۆزرێتەوە بەڕاستی ینی هاوشێوەی پەنجەمۆری منەگەر لێرە هەبێت لە شوێنێکی ترەگەر دەرمانێک چوزانم دەسم گۆڕانکاری بەسەرا هاتبێت یانی سیستەمەکە ئەوەندە کۆن و کلاسیکە وەکو پێویست پەنجەمۆری شەڵ ناگیرێتەوە قسەکە تاو ئەفو سەبارەت بۆ لایەنەی کە لایەنە کۆمەڵایەتەکەی کاکاوڕێ باسی کرد بەڕاستی بەشێکی زۆرمان بینیوە لەو کەسانێک کە کەم ئەندام بوون لە ئەنجامی ڕاکێشان لە ناو سیارەکەدا بینیومانە حەبلی شەوکیان ئیتر تووشی عەزیەت بۆ و ئیتر نیوەی جەستان لە دەستداوە بۆیە ئێمە بەشێک لەو کە ئێمە باسی ئەوەکەین کە خەڵک هاوکار نییە ئێمە ڕاستە لەوانەیە لە هەموو باش چۆن دەست پێەکەن وەکو داواکاری گشتی بۆ نمونە تۆ خۆت وەکو مرۆڤێک اینجا وەکو داواکارێکی گشتی کاتێک کە ئەو ڕووداوانە ئەشڵەقێت قەت بەبیر تا هاتووە بڵی کاکە گیان فلان کەناڵ فلان کەس فلان لایەن دەروون هاوڕێ ئێکزێت پێشێلی ینی پیشەکەی منی کردووە با من داوایەکی لەسەر بجوڵێن من سەرەتا پێم یان قسەیەکەیە ببوورە ئێڵێم قسەیەکەیە تۆزێک ئەترسن قەزەی ترز نییە قەناعەتم نییە شتە من لە خۆشم و لە هیچ هاوڕەکانیشمدا باشە بەڵام کە ئەوەی هەیە بەڕاستی ئێمە ئەبێ بەیەکەوە ئیشکەین ڕاگەاندن دەسەڵاتی چوارەمە ئەبێ بەڕاستی دەوری زۆر ئیجابی هەبێ لە مەوزوعەکاندا ماحتراماتم بۆ باشە با نەپاڕینەوە دەوری ئیجابیان نییە هەندێکیان هەیەە بەڵێ بەڵام ئێستا ئەبینین ئێمە ئەبێت تاواکەر یەک بین لە ئیشەکاندا نەوەکو ئەوە بچین سەنگەر لە یەکتر بگرین من بەڕای من ئەوەندەی کە سەنگەر لە بەڕێستان بگرین لیان لە هە کەناڵێک بگرین بابین دانیشین ئێوە معلومات بۆ باشە دانیشتون گریمان کوردستان 24 هەڵەیەکی میدیاییەکە دانیشن لەگەڵمان بانگمان بکەن ئێوە خۆ نە بانگ هەڵبەتە باسی خۆمان ناکەم ینی بەڵام بۆیە کوردستان 24 باسەکەم لە بڕ ئێسا هەمومان لە کوردستان 24ەوە دەرەکەوین ئێوە کە نە بانگمانکەن یان ئێمە یەک جوابی کورتیەوە بیتەوە نە بانگمانکەن نە خۆمان ئەوەندە عاقڵ و پیشەیانە کار بکەین کە کێشەی کۆمەڵایەتی و نەبینە هۆی تێگانی ئەمنی اجتیماعی ئەی بەچی چاگە بینیان بەڕای من ئەبێ لایەنە ئەو وەکو تیڤیەکان بەڕاستی بە ڕاوێژکاری یاسایی زۆر بەتواناتان هەبێ یعنی گرنگە بۆ ئەوەی ئەوان باشە دەست پێەکەن بەوەی کە دەست پێەکەن لەگەڵ هاوڕەکان تا دەست پێەکەن بۆی کە بەوردی ئیش لەم شتا بکەن ینی بانگمانکەن یا ئەوە تا چاکمانکەن یا ئەوە تا پاکمانکەن بەدڵنیایەوە ڕۆژ بە ڕۆژ باشترە بێ ئێمە ناڵین سەد لەسەر بەڵام زۆر ڕۆژ بە ڕۆژ باشترە هیوادارم ئێوە یاسان دەست پێ بکەن کە ئێوە لەسەر و هەمومانۆن دەست پێ بکەن ئەگەر چاک بووین بە قسەی خۆشوەک و خۆت وتە ئەوە باشە ئەگەر چاک نەبووین یاسامان لێ بگرن دو قسە دکتۆر کاروان وڵای من پێشوی بێمە دو قسەم لەمێ کۆمنتێکمە لەسەر مەسەلەی چەکداری و دیاردەی چەکداری من یەک پرسیار لە ئێوەی بەڕێز دەکەم تا ئێستا ئەو ڕووداوانەی کە ڕووداوە لە دوایین ڕووداو بێنن چێ ئەو چەکی بەدەست بووە ئایا خەڵکی هاوڵاتی ئاسایی بەدەستی بۆیان پاسەوانی مەسوولە ئەوان کە مۆڵەتی هەڵگرتنی چەکیان هەیە لە دەستگاکان ڕاستە و کاگاوڕێوت ینی هەتا ئێستا من بەرنامەی ڕابردوون کرد هەتا ئێستا وەزارەتی پێشمەرگە منجەبێکی نییە ئەم چەکانە پێشمەرگە نەیباتەوە بەڵێ جگەلەوە تۆ من خەڵک کاکە خەڵک چەک بۆ هەڵدەگرێت بۆ خۆی بپارێزێت لە دەست خەڵکی چەکداری تر کە بە ڕاستمی چەکیان پێوەیە ئێستا ئێمە لە هاوڵاتیش ئاسایی ناترسم من لە BM دەترسم کە من دەدام ئەو BM ڕەنگە ئیشی چی بێ لە BM دەتر کە بە تجڕایی بە تەنشدا تێدا ڕات تۆ سەر مامۆستایکی زانکۆی مۆزەفێکی هاوڵاتیش کاسبکاری دکتۆرێکی مامۆستای مەکتەبی هەتا دوای ئەو پیشانە خەڵک بەڕاستی سەری کەس دەکەم پارێزەرێکی لە دادگا ئیش دەکەیت سرد کەس دەکەیت و بێدەنگ دەبیت بۆ ئەوی جەسەڵ پێ نەفرۆشی خەڵک کاکە لە ماڵەوە چەکی هەیە بۆ خۆپاراستنە لەو حاڵەتانە خەڵکی چەک لەگەڵ خۆی دەژێڕێت لەبەر حاڵەتانەیە
بەڵام دەبێت ئەوە ڕێک بخرێ بەڕاستی هەندێک خەڵک هەیە پێویستی بە چەکەڵگرتن هەیە دکتۆر لە خەستەخانە تێر شەق دەکرێت چێ دەیکە من دەتوانم چ بیکەم ناتوانم ئەعلامی دەتوانێت بیکە ناشیکە دەستخۆش بۆم کە بە دوقسە دو قسم ئەوەیە کە مامەڵەکردن لەگەڵ کەناڵەکانی میدیا ئەرکێکی زۆر گرنگی حکوومەتی هەرێمە دەسەڵاتی کوردستانە کە لەگەڵ میدیا کەناڵەکان بەجیا مامەڵە بکات حکوومەت چەند بەشێک لە میدیاکان بەرەڵان حکوومەت ئەوەندەی تر بەرەڵاو بێ ساحیبی کردو حکوومەت خۆی بە ساحیبی هیچ نازانێت بەڕاستی حکوومەت پێویستە خەم بخوا حکوومەت نەخەمی لە زمان خواردن لە خەمی میدیایە نە لە خەمی تۆ شوێنی خەڵکی منداڵی بێسەر پەرشت و خەڵکی پیرپەکەوتە شوێن نییە ینی تۆ بەتەمای میدیا ڕێخاتەوە ئەمە یەک دووش من پێشنیازەکەم ئەوەیە کە مامەڵەکردن لەگەڵ میدیا جیاوازە کەناڵەکانی میدیا موسساتەکانی میدیا بە جیاواز مامەڵان لەگەڵ دەکرێت بە قانون مامەڵان لەگەڵ سێ چوار قانون هەیە ڕاستەکەی زۆرە احترامەن بۆ بەڵام بۆ سوشال میدیا ئەمە پێویستی بەلایەنی ئەمنی تۆکمە هەیە تۆ خەڵچێک وەک خۆتان ئاماژان پێدا پیجی بێبداک و باوکێت تۆزوبا هەیە نازانم چی هەیە خەڵچێک لە خۆی قسە دەکا زەهرە فرەدا کە کەسی دیاریشن ئەمە تەبێ بە جیا مامەڵی لەگەڵ بکرێت تۆ پێویستمان بە IP ئەدرێس و کۆمەڵە شتێک ئەمانە بەڕاستی لە دەوڵەتدا ئەم نیشانە دەکرێت ئێمە کە دەوڵەتیش نین کۆمەڵی کێشەیترمان هەیە دەسەکانە خۆش قسەم بۆ بکەیە خولەک ماوە پامی کۆتاییم بۆ تەواوکردنی قسەکانی ئوستاس لێرەوە داواکەم ئەمە ڕەخ نەشە لە هەموو دام و دەستگاکانی هێزی چەگار لە ئاسایش لە پۆلیس لە هەواڵگریەکان ئەو قانونە پێشنیار بکەن و ئەمە ڕەخنەیە لە پەرلەمانی کوردستانیش پێویست ناکە ئەوەی لە هێزی چەگارە لە کاتی ڕوودانی تاوانێکە بگەڕێنەوە بۆ مەرجەعەکەی بیگری ئەمە هۆکارە سەرێکیەکەیە هەوەیەکی لە گیرفانایە ناتوانانی بیگری هەتاوەکو مەرجەعەکەی ڕازی لەبەرەوە ئێمە ئەبێ ئەم مەسەلەیە لێرەوە مادەم تاوان لە کوردستان زیایی کردووە بۆ مەحامیەک حەسانەی نییە بۆ تۆ ئێستا کە مامۆسایەکی زانکۆی حەسانۆ نییە بۆ بێ کارمەندێکی ئاسایی لەبەرەوەی کارمەندێکی ئاساییە هەوەیەکی لە گرفانایە حەسانەی هەیە لەسەر ئەو جادەیە شەڕکە دادۆریش ناتوانێت بیگرێ بێ کتابکە بۆ مەرجەعەکەی تەنها لەو کاتانە بێ کە پێڵێن تاوانی بینراوە ئەجەریمە المەشهودە کە ئەوەش ڕەنگە سلمانی ئاسان دەستخۆش هیوادارم گەیشتی بێت من گفتوگۆکە پێم وا بێ ئەنجامێکیە بە لایەنی پەیوەندیدار لە هەرێمی کوردستان من بە چەند خاڵە کۆتایی بە بەرنامەکانم بە کورتی یەکەم وەکەوەی کە باسمان کرد ڕەچەڵەکی ئەو ڕووداوانی کە لە کوردستانە ڕوئەت چەکی لا بەلاو هەرزان دەستکەوتنی چەکە وەک باسم کرد TNT دەسەکەویتر دەمانچێکی 120,000 چییە ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم بە هاوڵاتیان ئەڵێن با لە خۆمانەوە دەست پێ بکەین کاتێک کە ڕووداوێک ڕوئەت وەک برا وەک خوشک وەک کە سوکاری خۆمان سەیری ڕووداوەکەکەین کاگاوڕێ باسی کرد دیوێکی ئیجابیمانەیە کاتێک دوو سارە تووشی ڕووداوە بن کاتێک ڕووداوێک ڕوایە هەمومان بە دیوە کۆمەڵایەتی جوانەکە فریان نەکەین بەڵام بە ئەو دیوەشمان جوانکەین کە سەر و جوێلاکی کۆمەڵایەتی ئەو کەسانە نەشکێنین چکە بەڕاستی هەندێک ئازار هەیە تۆ حساب کە کەسێک برایەکی مردووە خوشکێکی مردووە لە ڕووداوێک کاتیاچووە سەیرەکەی سەرباری ئازاری لە دەزانی کە سوکاری ئەوەندەش ئازاری قسە و قسەلۆکی سۆشال میدیای هەیە و لە کۆتاییشە بە پەرلەمانی کوردستان ئەڵێم هیوادارم چەندە گرنگی بە پرسە سیاسیە گرنگەکانیان لەم خولەتانە چەندین گرنگی بە نەوت و پارە ئەیەن تکایە ئەوەندەش گرنگی بە کەیسە کۆمەڵایەتەکان بە نمونەی ئەم دوایین ڕووداوکە ڕوویە هیوادارم ئەم ڕوودا و سەرجەم ڕووداوەکانی ئایندەکە ڕوەیە بەرپرسیارانە هەم لایەنی حکومی هەم بەرپرسە باڵاکانی ئەم وڵاتە هەم میدیا هەم ئێمەش تەندروست مامەڵە بکەین بۆی کە ڕووداوەکان گەورەتر نەکەین هیوادارم شتێکمان کرد